پرسیارەکە ئەوەیە خەڵکی کوردستان ئەو هەموو نەهامەتی بینیوە باشە شایستەی ئەوە نییە ژیانێکی محتەرەمی هەبێ شایستەی ئەوە نییە قوتابخانەیەکی پێشکەوتووی هەبێ شایستەی ئەوەی نییە گیرفانێکی بە قەولی شێرکۆبێکە دەڵێ گیرفانێکی بە حرمەتی هەبێ و پەنجەرەیەکی ئازادی هەبێ شایستەی دوای ئەم هەموو قوربانی دانە دوای ئەم هەموو ماڵوێرانیە دوای ئەم هەموو کوشت و کوشتارە شایستەی ئەوەی نییە موچەیەکی هەبێ لە موچەی لە ژیانێکی هەبێ لە ژیانی برازاکەی مەسعود بەرزانی بچێ شایستەی ئەمە نییە ئەی موچە یعنی چی جارێ ئەو من جۆم لە لەتیفیش بووە سەرۆکۆماری عێراقڵەیە خەڵکی ئیتر بێت لێرە بەدوا بیر لۆ بکەن و بە تەنیا لەسەر موچە نەژی تۆ سێرێم خەڵەفاویە ێ باشە کابرا 16 ساڵ ئەخوێنێت تەخەڕوجەکە بێ بە دکتۆر ئەی نابێ موچە وەرگێ تەخەڕوجەکە بێ بە مهندیس تەخەڕوجەکە ئەبێ بە مامۆستا ئەی نابێ موچە وەرگێ بیر بکاتەوە لە چ شتێک یعنی بیر بکاتەوە ڕێگەی چکە بگرێ بۆی کە ژیانی لەسەردابێ بکە ئینسان ئەگەر نانێکی نەبێ و سفرەیەکی نەبێ جێگەیەکی نەبێ بۆ خەوتن کەرامەت لەکوێ بێنێ دیتر بێکەرامەتکردنی بەشەر ئەوەیە کە تۆ ژیانی لێوەرگریتەوە